قاري لەگەڵما ئەم سەرشێتە ناوێ بەغێر لە ناوی تۆ قابی لە هەڵدا هەر ڕۆژێ هەوای دڵم هەوری بوو بارانی تۆ بوو باری بەدڵما ئەمڕۆیە قاری لەگەڵما یا منت خۆش نەگەرەک ئەڵێن من و بۆ سژدەگەرەک یانی خەم و ڕاستبوون پێوەری قورسی تۆشە بەرەز لێرە تا دەڵت حەسکا وەکیلت زۆرە لە هەر دینێکە هەرکێ کافر بۆ ڕۆژ بە دەرەک وەکیلم نەگەرەکەمە وێ لەگەڵ قازی مەحکەمە تەنها بم زیندەگی شانۆی ڕیاز ڕازی بەم گەمە تەنابم منت خوڵقاند بە کۆڵە عادەت بۆ عەبادەت پلە نەمە بێ بە چ شێوەیە تربازی کەم کە بە تەمات بم زمینی دەستی پێکەم زەمیندارە هەر لە قەت سەلیبی مەسیحەکە منەمە و مەسیحە پرسیار بێ شومارە بڵێ بە گوێچکەما وەڵامی کۆنە نەخوێنن کە پەڕم لە نەسیحەت ترسی جەهەنەم و وادەی بەهەشت لە مێژە کێشی و مەسەرم گومان و فەرزەخەت نا لە معناه دوورە بۆ منێ کە سەر تا سەری زندگیمە لە فەتایەی بەرزەخە معشوق چارە نووسم وەکو دڵی تۆ زەخمە لە ناوچوونی ڕەفیقایەتیمان تۆ زەخمە چەند خۆفڵە بێ بە درگایە کۆ بێت تا بێژم لە حکمەتی دەرد هەرچی بێت لەلایەن تۆ زەخمە هەرچەند ئێژەنەو نەگەورەیت لە ماڵیچ کۆلەی کەم دەسەڵاتە جێت نابێت و ئێژن ئیشت وەکو ڕیشت زۆرە ئابا و قژی سپیشت شۆڕە هەی ناجۆر لە دەست خواردم فەلەک ئەگەر من ڕەفیقی خوابم بەرەکت بەرن نادەم شەوگار درێژە چەرخە تا بچەرخین جوابم گەرەک جوابم گەرەک جوابم گەرەک مسافر بەستە بوو کۆتایی ئەمری عەشقی ڕاویات لە بیری نەمادەینی بەگەردنت سەمی ڕووتی ئەبینی بەینابینی ئەبینی وەیلانی کێڵانی زەبینی قەی نادەمیە خەڵکیش خەریکی عشق و حاڵ بە کشت و کاڵی دڕک و داڵن ورد و هاڕم هەستی بێ کەسیم گەڵای پێکوت کراوی ئێوارەی خەزانم هەڵدێرکە لێژە هام لەسەر دێوارەیە زانم ئەمان لە کێوی کۆساڵان بەسەر شانی مناڵی پەشێوی نۆ ساڵان باری بێ هەواڵی بێ پەنابووم پاڵمەنا بووم بە تووشی عەزابی ویژدان و لاڵەمام فەقەت 28 ساڵ حەیرانی و سەر لێ شێواوی هەستەکرێ لا بەلای ئاهوناڵم بازێ ڕۆژاو ڕێگەم تەکە و منە لاڵە ئاوێنە مەحکومی ڕشتانەوەی جەهلی پنە ماڵەس فتوای داعشە تووشی زنجیر بە زنجیر دەستنووسەکانی تەورات و ئینجیل بە منجی قەرارە لە هیچ باوەڕێ نە تەریقەت نە شەریعەت نە منکیر نە مرشید نە منجی نەگونجی نەباستە شانتیە نەباستە گاندی هەناسە ساردی یە قەناعەت بەوەی مەلا سەلماندی بەشەر دڵخۆشم بە چیم خێڵە نازانم بەردەمم تەموو مژەیاتی ئەم لێڵە چارە نووسی کەسێ لە حەقیقەت ڕاکات چییە لە پشت بێ ئێرادەگی دنیاوە واتە چییە نازانم عاقبەتی ژیانم ناتوانم پایپەتی پیانم لەوانە نیم ڕازین بە نازانم ڕاحەتی گیانم بۆیە تووڕە مەرێ عاجزم لەتلەتم حەقی خۆمە بەدەستم بێداویە من هڕم لە دەستی تۆ لە دەستی خۆم لە دەستی 7 ملیارد نەفەر وەم خۆ لە خەولە داویە دڵپڕم خەوم دیاخیرەت بۆ هاتن وتیان گیانی دەرچوو تاقی کەنز و بە شەراب و باخیە گور لە پاکترین سەرزەمینە تاقیبەت لەیلی چنگی خستە ناقی مەجنون منم و فرمێسکە کە جێ قەترە بە دەریا پێیان ڕێشتم ئازیزترینەکانم تەنیا گیان هێشتم منم و تەمەنی بابردوو کە تێپەڕی بە شاق لێرە جوانی گوڵ نابینن نەڵێن سێبەری ڕەشە داینەت زیتریش لەم تەمەنە مابێت وەختێ مەحکومم بە نەزانین بۆ چیمە دنیا واستم سەقفی ئارەزوو بەسەرمەڕم یاوازم لێبێنن بۆ بەم باوەڕە بژن کە من جیاوازتم ها خەمین و خەمبار لە بیر چوو حەقمان ڕێکەوتێکە تێکەوتم وتی بەخیل بوو بەختمان ڕەحیم و ڕەحمان لەتیف و خەفار چۆن ئارامەکرێت بە بینینی حەزین و زەخمان دیتر هیچ شتێ وەکو جاران نییە ئاسمانی چاوت بەدەست پاڵدەسی تۆ بارانیە ڕەفیق فاتحەیان کەلامە هەرزوو خوێنرا ڕەفیقی ئمڕۆ یانانیە یەکانیە وەلێ تۆ بەهاری سەرچاوەی وەرزی بۆ من خەزانم ژەنگاوی بەرگی تۆ هاوینی هەنگاوی بەرزی بۆ من زمزانم ڕەنجاوی لەرزی تۆم باڵی پەروازم بە ڕێناس ئەتناسم چەنێ خاس دەربازم لە ڕێباز وە لە سەربازم لە ڕێگات خەمڕەوێن ڕەوا ببینە خەممان بیتۆ بیستومە قەرارە ڕۆژە جەممان کەی تۆ نەبینم مناڵی کار زمانی لاڵ ژیانی تاڵ نەبینم دەست فرۆش نەبینم لەش فرۆش نەبینم شێت ئەتوانم خۆم تەمەنم هەڵبژێرم دەسم بگری بم خولێنی دنیا و بێمروەتیەکانی لە بیرم چێ
ئەتوانم 6 ساڵم بێ ئەتوانم 6 ساڵم بێ قاری لەگەڵ